سڵاو لە تۆش من ئەڵبەتە لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەم ژمارەیەک لە خوێندکاری پۆلی 11 و پۆلە ناکۆتەکان هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و داواکەن کە خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی ئەو شتانە نەمێنم بۆ قسەکردنی زیاتر ئەچمە لای خۆیان. تۆ وەکو خوێندکارێک داواکاریتان چییە؟ ئەمە داواکاریمان ئەوەیە کە بەنای هەموو خوێندکارانەوە هاتوین ناڕزای خۆمان دەربڕین بەرامبەر نەهێشتنی سیستەمی ئەلکترۆنی و گەڕانەوەمان بۆنەو هۆڵەکانی خوێندنەوەتان چییە لەگەڵیان؟ کێشەمانەوەی لە هیچ شتێکی سیستەمەکە تێناگەین ئاڵۆزی زۆتیایە کەس تێناگای ینی ئەمە لەناو پۆلەکەیە بەجوانین تێناگەین بە هیچ ینی ناتوانین سیستەمی ئەلکترۆنی سیستەمێکی سەر نەکەوتووە. هاتوونەتە بەردەم تەربیەتانەوەی چی بڵێن بە بەڕێوەبەرایەتی گشتی؟ داوای لێکین کە سیستەمی ئەلکترۆنی نێڵە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن هەموو ڕێنمایەکی تەندروستی ئەگرینە بەر هەر کێشەیەک هەبێمە ئامادەین نەهێڵین تەنها بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. سپاس بۆ تۆ بابچینە لای تەلەبەیەکی تر. تۆ بۆچی هاتوویتە بەردەم بەڕێوەبەرایەتی؟ ئەمە ناڕزاین لە خوێندنی ئەلکترۆنی یعنی نازانین دەقیڵن ئەلکترۆنی خوێن دەقیڵن هەفتەی 3 جار وەرنەوە دەقیڵن هەفتەی 2 جار وەرنەوە بەڕاستی خۆشمان نازانین چ بکەین. کێشەتان بۆ دروستەکە لەم خەتی ئینتەرنێت و کارەبا و شتانە؟ بۆ هەنێ ماڵ دروستەکانێ ماڵ هەیە خەتیان نییە یعنی زۆر ناخۆشە بۆ تەلەبەیە. تۆ لە پۆلیژەنی؟ من شەرە باماشەوە یانزەی ئەمادەی کێشە هەیە لەگەڵم سیستەمە؟ زۆریشکە زۆر جار لی تێناگەین ینی ئێمە ڕۆژێکە ڕۆشتوینێتە سەری ینی هیچ لی تێ نەگەشتوین تەنانەت مامۆستاکانیش بە جۆرە شەرحێگەن بڵێن لە کتێبەکە جۆرێک ئەو بە جۆرێکی کە شەرحێگات. سپاس بۆ بەڕێزت. هەڵبەتە خوێندکاری کوڕیشی لێ ئێرە تۆ پۆلی چەنی بۆچی هاتووی؟ پۆلی 11. بەڵێ باشە کێشە چیە لەگەڵم سیستەم؟ کێشەمەوەیە کە هیچ سەر ناگرێت خوێندکارێک کە سەیرێکا جوان لێ تێناگات جاری وای هەی وای بادینێ مامۆستاکە قسەیەکە گوێی لێ نیە و مامۆستاکانی خۆتان نین؟ نەخێر مامۆستاکانی خۆمان نین ئێمە داوامان وایە بڕۆینەوە خوێندنگەکانی خۆمان بۆ ئەوەی بە جوانی و بە شێوەیەکی باشتر فێربین نەک لە ماڵەوە دانیشین و سەیری ئەو ڤیددیۆیانە بکەین بۆ ئەوەی فێری شت بین بەڕاستی بۆ فێری خوێندن نابی ئەوە شتێکە لە دواکەوتوترین شتەکانی هەرێمی کوردستان ئەو باشە بۆ دەرەوەی وڵاتی خۆمان بەس لێرە کەس باەخی پێ نایە زۆر گرنگی پێ نایە. باشە ئەوەی تۆ ئاگاداربی هاوڕەکانی ترێ ئەوانەی تەلەبەکانی تر بەشداریەکەن لە سیستەمەکە ڕێژەی بەشداریکردن چۆنە؟ بەشداریکردن زۆرە زین چۆن ئیکەنە سەر مۆبایلەکانیان ئاوا کە ئیکەنە سەری بەرنامێکی تایە ئەی پەڕێن و ئەل لە سایاسە سێری کردووە هەمووی درۆیە و تەنها بەس بۆی بڵند سێری کردەوە غیابان نەخلاکێکی فەیسبوک. بەڵێ بەڵێ هەمووی درۆیەوە کەس سێری ناگات ئەوش لەبەر ئەوی سێریەکە بۆی غیاب نەدرێنەگینا شتێکی وانیە کە سێریکەن و باەخی پێ بن و سەعیتیا بکەن و زۆر زۆر هەوڵی بۆ بن کەس هەوڵی بۆ نایە هەمویان ناڕزاییان هەیە لەسەری بۆ ئەوەی ئەم ئەلکترۆنی نەمێنێت و هەمووی بڕاتە خوێندنگەکانی خۆیان و بەباشی فێربن و لەم ئێنە بێبەربن. سپاس بۆ بەڕێزت. ئەڵبەتە ئەوەی کە گوێبیستی بوون داواکاری هەندێک لەم تەلەبانە بوون کە هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بۆ نێشتنی ئەم جۆرە سیستەمە. ئەگەر دەرفەت هەبێ سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆسایانیش لێرەیە بزانین ئەوان چی ئەڵێن وەکو یەکێتی مامۆسایان. مامۆستا فاروق مەرحەبا. ڕسمەکە وگرت؟ دوای ڕسمەکە دووبارەکەرە. ئێوە وەکو یەکێتی مامۆسایان قسەتان چیە لەسەر ئەم سیستەمە؟ مناوی خۆی بەخشنە میهرەبان ئێمە لە ڕاستیان ڕۆ هاتوین و کۆڵێ ئەستۆپاکی خۆمان ئەخینە ڕوو بۆ حکوومەت ئێمە ئەکرێ بڵێن جێتێکی مامۆسایانین هاتوین لە بریتە هەموو مامۆسایان بەڵام بەداخەوە لێرە کەمینەیەک لە هەم خوێندکارانە بینین هەم مامۆستانە بین هەم دایکوباوکی خوێندکارانیشە بین کە ئەبوو لە ڕاستیە ئەم سێجێتە پێکەوە کە لە هەموویەتی بەڵێ کە لە تۆڕە کۆمەڵاتەکان هەمووی ڕەدەکەنەوە ئەبوو لێرەش بە واقعی هەمویان ڕەت کردایەتەوە. وەکو یەکێتی مامۆسایان وەکو مامۆسا هەستان بە مەترسی و یاخود بڵێن بە خراپی ئەم جۆرە سیستەمە کردووە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە وەکو یەکێتی مامۆسانی کوردستان لە مانگی نووە لە ئەکەوبوونەوەی وەزارەتە قسەی خۆمانمان کردووە و پرۆژی خۆمانمان بە چەند لاپەڕێک پێشکەشی حکوومەت کردووە وەلەو کاتەش داکوکی لە پرۆژەکەی خۆمانەکەین جارێکی دیکە و ئێستا شەیلینەوە و لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەی تەنفیزیشەکە لە ڕۆژی 7/4 ئێمە کۆبوونەوەمان بوو جارێکی تەکیدمان کردەوە کە نابێ خوێندن بکرێت ئەلکترۆنی و نابێت بخوێندن بکرێت ئۆنلاین و پێویستەکە خوێندنی ڕاستە و بڵین حدی ئەقل ئاوێتەیەک
بابەتێک بێ و وەزارەتی خوێندنی باڵا بەڵام بەداخەوە حکوومەت گوێ بەم بابەتە نەکرد و سەر لەبەری بابەتەکە بەگوێی خۆی کردووە و قەناعەتمان وایە ئەم بابەتە بۆ کوردستان سەر ناکەوێت ئەم بابەتە بۆ کوردستان ئێستا ڕاستە ئێمە پێویستیمان پێ بەڵام ئیستعدادی بۆ وەرنەگیراوە و سەرجەم پێداویستی و مستەلزەماتەکانی ئەم جۆرە خوێندن لە هەرێمی کوردستانە دەستبەر نەبووە. سپاس بۆ مامۆستا فاروق کە سەرۆکی لقی هەڵەبجەی یەکێتی مامۆسایانە ئەمە زانێرەکان بوو لەسەر ئەم گردبوونەوەی هەم خوێنکاران هەم ژمارەیەکیش مامۆسا هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بۆ ئەوەی پاڵپشتی خوێنکارەکان بکەن. بەڵێ وریا سپاس بۆ تۆ.